خۆی تاکە دامەزراوەیە کە پەیوەندی ڕاستەوخۆی بە ژیانی خەڵکەوە هەبێ و بە داواکاری و کێشەکانی خەڵکەوە هەبێ پەرلەمانی کوردستانە. چونکە خەڵک دەنجی بەم دامەزراوەیە داوە و خەڵکەشی هەڵبژاردەوە بە نوێنەرایەتی خۆی لێرە بەرگری لێ بکە. بەڵام بەداخەوە ئەم دەسەڵاتی هەرێمی کوردستان چونکە ئەم دامەزرای پێوەنی بە خەڵکەوەی حەز ناکە کارابێ، حەز ناکە بە ڕۆلی خۆی هەستێ، حەز ناکە محاسبەی حکومەتەکەی بکە، بانکێشتی بکە، لێپرسینەوەی لێ بکە و بێن وەڵامی پرسیارەکانی خەڵک بدەنەوە. من هۆکارەکەش بەڕاستی بۆ ئەوە دەجێڕمەوە کە هەژمونی حزب زاڵە بەسەر دامەزراوەی پەرلەمان. یعنی پەرلەمان دەست و پێی زنجیر کراوە و بەڕاستی سەر بەخۆ نییە، بۆتە پاشکۆ و بۆتە کوچکوچەی دەسەڵات و حکومەت. یعنی ئەو ڕێ بۆ دادنێت کە پەرلەمان چی بکە، لە کاتێکدا کە پەرلەمان دەبێ ڕێ بۆ حکومەت دابنێت کە چی بکە و چی نەکە، بۆ وای کرد و بۆ وای نەکرد. یا حزب هەر حەقی نییە بەڕاستی قسەی هەبێت لە کاری پەرلەمانی و لە کاری تەشریعی و چاودێری و بە دۆداچوونی پەرلەمان. هۆکاری دوم بۆی دەجێڕمەوە کە سەرۆکایەتێکی لاوازی هەیە بەرداخەوە. سەرۆک بێدەسەڵات کراوە، هەموو ئەو ئەرکەکان و هەموو دەسەڵاتەکان کراوەتە دەستەی سەرۆکایەتی. تەنها یەک شتی بۆ ماوەتەوە، ئەویش بریتێ لە ئیعلانکردنی کۆبوونەوەی پەرلەمان. ئەوی دیکە کەوتوتە سەر دەستەی سەرۆکایەتی. پێم وایە دەستەی سەرۆکایەتی بەگشتی لاوازە و ئەویش بەڕاستی دیسانە کە هەژمونی حزبی بەسەردایە. یعنی وەدیا زۆر ڕوون بووە بەڕاستی کە دوو مانگونیوە پەرلەمان پەچی خراوە و دەرگای کۆبوونەوەی داخراوە. ئەم سێمیان پێم وایە ئەوەیە بەڕاستی دەستگا ئەمنیەکان کە پێم وایە ئەم دەسەڵاتی ئێمە وردەوردە بەرەو حکومەتێکی ئەمنی پۆلیسی دەڕوا. دەستگا ئەمنیەکان دەترسن لەوەی کە ئەم پەرلەمانە محاسەبەیان بکە، بانکێشتیان بکە، لێپرسیوان لەگەڵ بکە. هەر حکومەت بەگشتی ینی فەرموو 32 یاداشتی پەرلەمانتاری فراکسیۆنی جیاجیەکانی پەرلەمانی کوردستان دراوەتە سەرۆکایەتی حکومەت، بۆ بانکێشتی حکومەت، بۆ لێپرسینەوە، بۆ پرساندن، هەندێکی بۆ ڕوونکردنەوە وەڵامی پرسیاری خەڵک بدەنەوە. کاکە موچە بۆ ئاوا دواکەوتە، بۆچی تا ئێستا موچەی مانجی سێ لە زۆنی سەوز نەدراوە؟ بۆچی ئەمە مانجی پێنجە ینی ئێستا ئیعلانی موچەی مانجی 4 کراوە؟ یعنی ئەم بێسەرۆبەری و پاشاگردانی چی لە مؤسساتانە؟ بۆیە بەڕاستی ئەو ئیشی پەرلەمانە بە سەراحەت. یعنی حکومەت محاسبە بکە و بانکێشتی بکە کە بۆچی ئەم بارودۆخە ئەوایە. بەڵام بەداخۆک باسم کرد وایان لە پەرلەمان کردووە، وایان بێدەسەڵات کردووە، خەڵک بڵێ کاکە پەرلەمان زیادە، نەکە پەرلەمان زیادە، بڕوا بکە خەڵکیان وا بێزار کردووە بەم حکومڕانی سەقەت و بێسەروبەریە، خەڵک بڵێ کاکە هەر هەرێمیش زیادە، نەکە پەرلەمان. پلانێکم وەکو کە دانراوە لە پێڕەوی نێوخۆی پەرلەمانی کوردستانیش هەفتەی ڕۆژێک بۆ کۆبوونەوەی پەرلەمان دیاری کراوە بەگشتی. وەزاری وهەیە ئەم کۆبوونەوە درێژەی بووە بۆ 2-3 ڕۆژی بەڕاستی، کەواتە لەم دوو مانگونیوە یعنی دەبوو بەلایانی کەم پەرلەمانی کوردستان دەکۆبوونەوە و ڕەنگە مەسەڵەن پێویستی کرد بە 20,000 دابنیشێ، بەڵام بەداخەوە یەک دانیشت